سڵاتان لەبێتم کاتتان باش بینەرانی خۆشەویست خۆشحاڵم کە ئەم ێوارە لەگەڵتانە بە شێوەیەکی ڕاستەخۆ هیوادارم هەموو لایەکتان تەندروست باش بن. ئازیزانی ئێمە وەک دەزانن کە لە ئێستادا تا ڕادێکی باش ژیان ئاسایی بۆتەوە لە پارێزگای سلێمانی و هەروە بەشێکی باش لە دوکان و بازاڕەکانی ناوشاری سلێمانی کراونەتەوە. پێکمان ئەمەجای دڵخۆشیە. ئێستا ڕاستەخۆ پەیامنێرمان داسیار لەگەڵماندایە کە لەناو بازاڕی شاری سلێمانیەوە. داسیار سڵاوت لێبێتم کاتە و باش با بزانین کە تاشان خەڵک خۆی پابندە باڕەنمایە تەندروستەکان و تاچەنیش دوکان و ناوبازاڕەکانی شاری سلێمانی بە شێوەیەکی باش کراونەتەوە و هەروە جموجۆڵی هاوڵاتیانی شۆنە. دیارە ئێمە لە جادەی مۆڵی شاری سلێمانی شاری سلێمانی ئاسایی کراوەتەوە. ئاساییکردنەوە بۆ مانایی کە بازاڕەکان کراونەتەوە یاخود و دوکانانەی کە پێویستە ژیانەکانی هاوڵاتیان دابین دەکەن لە چوارچێوەی ڕێنمایی و مەرجە تایبەتەکانی قایمقامەتی سلێمانی لیژنەی ئۆپراسیۆنی پارێزگای سلێمانی کراونەتەوە. دیارە بەپێی بڕیارەکە کردنەوەی دوکانەکان لە سەعات 6 بەیانی هەتا وەکو 5 سەر لە ئێوارە ڕێگایان پێدەدرێت. لە دوای ئەوە هێزانەکان لە ڕێگەی بڵندۆ داوا لە دوکاندارەکان و هاوڵاتیان دەکەن بچنەوە ماڵەکانی خۆیان. ئێستا ئەوەی کە لە شەقانی مۆلەوی یاخود لە تەواوی نێوبازاڕی شاری سلێمانیدا بەرچاو دەکەی ئەوەیە کە هێزانەکان لە تێکڕای بازاڕەکاندا بڵاو بوونەتەوە لە ڕێگەی بڵندۆوە داوا لە هاوڵاتیان و خاوەن دوکانەکان دەکەن کە هەم دوکانەکانیان دابخەن هەم بچنەوە ماڵەکانی خۆیان. دیارە ئەم دیمانانی کە لە ئێستادا بەرچاو دەکەی ئەوەیە کە ژمارەی بەرچاو لە هاوڵاتی هاتوۆتە نێو بازاڕەکانی شاری سلێمانیەوە بە مەبەستی پڕکردنەوەی پێداویستیەکان. دیارە زیاتر لە مانگێک کە بازاڕەکانی شاری سلێمانی بەهۆی ماوەی کەرەنتینە بەهۆی ڕێکارەکانی خۆپارێزی تەندروستی کە لەلایەن بەڕێوەبەراتی گشتی تەندروستی سلێمانی و لیژنەی ئۆپراسیۆنی پارێزگای سلێمانیەوە بڕیاری لێدرابوو بۆ ئاساییکردنەوەی ژیان بە قۆناغ. دیارە قۆناغە ناوی قۆناغی خۆپارێزیە لە شاری سلێمانیدا هەتاوەکو ئێستا بە وتەی لایەنە پەیوەندیدارەکان بە تایبەتتر تەندروستی سلێمانی ڤایرۆسی کۆرۆنا هێشتا لە شاری سلێمانی یاخود پارێزگای سلێمانی بوونی هەیە. ئەوەی کە دێتە ناو بازاڕەکان لە چوارچێوەی مەرج و ڕێنمایەکاندا پێویستە بێتە سەردانی بازاڕەکان بکە و پێداویستەکانی بڕکاتەوە. گرنگترین ڕێنمایی کە لایەنە تەندروستەکان باسی لەوە دەکەن کە بەتایبەت بۆ شوێنانەی کە داخراون پێویستە هاوڵاتیان چ کڕیار چ فرۆشیار بە پۆشینی دەستکێش لەگەڵ ماسکە مامەڵە بکەن کە ئەمە ڕێکارێکی باشی خۆپارێزیە. ئەمە بۆ خاڵێکی تر پێویستە دووری هەبێت لە نێوان کەسێک بۆ کەسێکی تر کەلانی کەم دووریەکە 2 مەتر بێت و بۆ ئەو شوێنانەی کە پێویستە دەرمانی پاکشکەرەوەی تێدا بڕژێت لەلایەن خاوەن شوێنەکانەوە دەرمانی پاکشکەرەوە بە شێوەیەکی باش ڕێژرێت لە چوارچێوەی ڕێنمایەکانەوە. لە هەمان کاتە لە نێو بازاڕەکانی شاری سلێمانی ئەگەرچی لە 90 شوێنەکان بەپێی بڕیارەکان یاخود ڕێنمایەکانی قایمقامەتی قەزای مەڵبەندی سلێمانی کراونەتەوە، بەڵام هەتاوەکو ئێستا ئەمە نەیکردوێتەوە تەواوی ئەو شوێنانە بکرێنەوە کە لەنێو بازاڕی شاری سلێمانیدا هەن. بە نمونە چێشخانەکان و چێشخانانی کە شوێنی کۆڕ و کۆبوونەوەی خەڵکن یاخود کافتریاکان یاخود ئەو شوێنانی دوکانی شیرینین، ئەمانە هەتاوەکو ئێستا بڕیار نەدراوە بەکردنەوەیان. تەنها ئەو شوێنانی ئەگەر بە نمونە لە چوارچێوەی خواردنگەیەکدا لە شاری سلێمانی هەوڵەتی بۆ وەرگیراوێت کرابێتەوە، ئەوە بڵیان هەیە بە شێوازی دلیڤەری خواردنەکانی خۆیان بفرۆشن بە هیچ شێوەیەک نەبێتە هۆی کۆڕ و کۆبوونەوەی خەڵکی. چونکە تەندروستی سلێمانی باز لەوە دەکەن هەتاوەکو ئێستا مەترسیەکان لەنێو شاری سلێمانیدا هەن، بۆیە پێویستە هاوڵاتیان بۆ کاسبکاران خۆپارێزی خۆیان بکەن. ئێستاشی لەسەر بێت جارێکی تر وەکو ڕوونکردنەوەکەی قایمقامەتی سلێمانی دوێنێ بڵاو کرایەوە ئەگەر هەیە ڤایرۆسی کۆرۆنا دوو بە بڵاو بێتەوە. بۆیە خۆپارێزی وا دەکات کە ئەم بابەتە چارەسەر یاخود کۆنترۆڵ بێت. شن یارمەن دەبێت ناو بازاڕی شاری سلێمانیانی سەرڕای گواستنەوەی دیمەنەکان بۆەوە باز لەوەش بکەم کە لە سەعات 5 دوایەوەی هێزانەکان داوایان لە لایەنە پەیوەندیدارەکان کردو کۆنترۆڵی ئێرە بکەن. لەگەڵ ئەوەشدا لە دوای ئێرە دەرمانی پاکشکەرەوە دەڕژدێت و تیمەکانی زیادە ڕۆی لێن. من میوانێکم لەگەڵە کە دەمێ قسەم بۆ بکا لەسەر دۆخی ناو بازاڕی شاری سلێمانی کە کاگاری عوسمانە. کاگاری سڵاوتان لەبێ، مادوونە بن قوربان. بەرنامەی ئەوە چییە وەکو بەشی زیادەڕۆی سەرۆکاتی شارەوانی سلێمانی یاخود ورتر وەکو شارەوانی سلێمانی؟ سەرەتا دەستخۆشیتان لێکم بەخێر بێن.
ئەم ڕۆژ دووەم ڕۆژی کردنەوەی بازاڕی ناو شاری سلێمانیە. بەنامە ئێمەکو سەرۆکاتی شارەوانی سلێمانی چەند تیمێکمان هەیە لە بەشە جیاوازەکانی شارەوانی سلێمانی، هەم بەشی زیادەڕێی، بەشی ئامێرەکان، بەشی باخچەکان، بەشی خزمەت گوزاری کە ئەمانە زیاتر کۆنتاکتوان هەیە لەگەڵ هاوڵاتیانە لە ناو بازاڕ لە شوێنێکی شتێکانە. ئێمە ڕۆژانە ڕێنماییین بەم هاوڵاتیانە بە دوکاندارە بەڕێزەکان. دیارە پێشتر شارەوانی سلێمانی چەند ڕێنمایەکی تریەوە پێش پەتای کۆرۆنا، پێش پەتاکەر چەند ڕێنمایەکمان ناوە، بەڵام ئێستا ئەو ڕێنمایانی کە ئەو سابوو لەگەڵ ئەم مزروفەی ئێسامانە بەهۆی بەڵاوبوونەوەی پەتاکە و نزیکبوونەوەی هاوڵاتیان لە یەک ئەو ڕێنمایانە گۆڕاوە. هەنێ بڕیارمەدا بوو لەوە پێش، ئێستا ئەو بڕیارانە لەم کاتا هەڵوەشاونەتەوانێ کاری پێ ناکرێت. ئەویش ئەوەیە ئەو دوکاندارە بەڕێزانە کە مەسافەیەکیان نابوو نەبێنە دەرەوە، ئێستا ئەو مەسافەیە نەماوە 50 سانتیم 60 سانتیمەکە بۆ لەبەرەوەی کە هاتوچۆی هاوڵاتیان ئاستەنگی هاوڵاتیان نەمێنێ لە باتی لە کۆڵانێکە لە شەقامێکە لەسەر ناو گوزەرەکانە هاوڵاتی کە ئەتوانێت بڕوا بڕێە بە تەنیشت یەکەوە نەڕوە بتوانێت مەسافەیە وەرگرە بۆی لە یەک نزیک نەبوو حەدەری بکەن بۆ ئەوەی ئاسەنگی نەمێنێ. بە بەردەوامی ئێمە تیمەکانمان لە حوتی بەیانیەوە تا 5 ئێوارە تاکو ئێستا دێ و تا بەردەوامە لەگەڵ شانبەشانی هێزەکانی ئاسایشی سلێمانی و لیوای تایبەتی سلێمانی و بەڕێوەبەرایەتی پۆلیسی هاتوچۆ و پۆلیسی گشتی و ئەمانە هەموو هاوکارین بەیەکەوە بۆکو یەک تیمەک و یەک خێزان بەیەکەوانێ هەموومان تاواوکەری یەکترین. باشە کاگاری دیاردەی زیادەڕووی چۆنە لە شاری سلێمانی ئێستا؟ جان دیاردەی زیادەڕەوی چۆنە لە شاری سلێمانی؟ دیاردەی زیادەڕۆیی ئێستا لەم کاتا تۆزە جۆڵی تێکەوتوێتەوانێ بەداخەوانەیە ڕێمەوەش هەنێ خەڵگەی هەنێ خەڵکی چاچنۆگەیە زیاتر لە دەرەوەی شاری سلێمانی زەوی حکومەت داگیرکەن باخ دروستکەن چەکەن کەسانێک هەستاون بە دابشکردنی زەوی و فرۆشتنی من لێرە داوە لەو هاوڵاتیانە بە ڕێزانی ناو شاری سلێمانی یەکەم کە ئەو زەویانە بە هیچ شێوەیەک گەرفۆرمی نیە یاخود سوورەت قەیدێکی نییە بە هیچ شێوەیەک نەچن بەلایە نەبیکڕن نە مامەڵەی پێوە بکەن چکە هەچی شتێ بکەن لە زەرەران نەبێتەوە چکەوەی کە مامەڵەی نەبێ بەڕاستی ئیجرائاتێکی تومی لەگەڕێکی ڕێنماییمان بۆ هاتووە کە ئەوانی کە مامەڵەیان نیە و زەوی میریە و زراعیە داگیر کراوە کەس نەیکڕێت. بەڵێ سپاس دەکەم، سپاس بۆ کاگاری عوسمان. دیارە ینی زۆرینەی دوکان و بازاڕەکان ئێستا دەداخرا و وردە وردە هاوڵاتیان دەچنەوە ماڵەکانی خۆیان بە گشتی و زانیارەکان و شنیان من دەگەڕێمەوە لای تۆ. خۆشەویستان ئێمە لەگەڵتانە بەردەوام دەبین. دیارە ئەم گرتە ڤیدیۆی کە بینیمان کە لە وڵاتانی ئەوروپا کە کەساتی دیاریەکان و هەروە یاریزانانی تۆپی پێوە بە شێوەیەکی گشتی خەڵک هەمیشە با چەپڵە پشتیوانی خۆی و هەروە جارێکی کە سوپاس و پێزانینی خۆیان بۆ تیمی تەندروستی بۆ دکتۆرە بەڕێزەکان بۆ هەموو کارمەندانی تەندروستی دەستخۆشی خۆیان دەرئەبڕن کە ئەوان هەمیشە وەکو سەربازێکی ون بەتایبەت لەم بارودۆخی ئێستادا لا ڤایرۆسی کۆرۆنا کاریان کردووە شەونخونیان کردووە. بۆی ئێمەش پێویستە هەمیشە سوپاسی هێزەکانی ناوخۆوە هەروە کارتی تەندروستی بین دکتۆرە دڵسۆزەکان کە ئەوانیش مادوونە ناسانە هەتاکو ئەم قۆناغە کاریان کردووە بەردەوام ئەبن دەستخۆشیان لەکەین هیوادارن ئەوانیش هەمیشە تەندروست باش بن و ماندوو نەبن. بەڵێ خۆشەویستانی ئێمە
بێگومان بۆ ئەم ئێوارێژ دوو دکتۆری عزیز و خۆشەویست لە لامانە لە ستۆدیۆ ئەوانش دکتۆر داهات حەوێزی کە پسپۆڕی هەناوی و دڵە و هەروەها دکتۆر هێژە قەلەندەر کەس نەزانی کە پسپۆڕی نەشتەرگەری هەر سوودجگەرە بەخێر بن سەر چاوەرمان زۆر سپاس و ئامادەبوونتان بەڵێ خۆشەویستان ئێوەش دەتوانن لە ڕێگەی هەردوو ژمارە تەلەفۆنی 053 320 053 320 54 57 لەگەڵمانە بەشدار بن. بەڵێ دکتۆر هێژە وەکو پێم لێرماندا سەر کە لەگەڵمانە وەک دەزانانی کە لێستادا بە خۆشحاڵیەوە کە بارودۆخەکە ئاسایی بۆتەوە هاوڵاتیان دەستیان کردو بەوەی کە ژیانی ڕۆژانیان ڕاپەڕێنن و هەروە دوکانەکانیان بکەنەوە پشنە سەر ئیش و کارەکانیان بەڵام هەمیشە وەزارەتی تەندروستی ڕەنماییەکان بە بەردەوامی ئەیە بە هاوڵاتیان و هەروە هێزە ئەمنیەکانیش هەمیشە بڵاویان پێکرێ بەوەی کە قەرەباڵغی دروستە بێ ڕاستەکە بارودۆخەکی باشە کە سوپاسگوزارین بەڵام لەگەڵ بەشدا ئاماژە بۆ کرێت کە هەر ترس هەیە پێویستە هاوڵاتیان خۆیان بپارێزن. پێم خۆشە لەم قۆناغەیە ئێوە ڕەنمای ئێوە هەروە ئامۆژگاری ئێوە بۆ هاوڵاتیان چییە؟ سپاس دەکەم شینەخانیان زۆر سپاس. خۆی ئەمە باین ئەمەد خۆی لە حاڵەتێکا دڵخۆشکەرە لە حاڵەتێکی تریشە مەسنینە مەترسی دارە. دڵخۆشکەرەکە ئەوەیە کە لەخوا بە زیابێ شتەکە لە ژێر کۆنتترۆڵایە بۆیە مەسەلەن قەدەغەکەیان تۆزێ لا بردووە و تۆزێ فرسەتیان یاوە بە هاوڵاتی شاری سلێمانی کە بتوانن بێنە دەرەوە بەس ئەم لابرنی قەدەغەی هاتوچوەیە بەڕای من بەس بۆ ئەوەیە کە ئینسان ئیشی زەروری خۆی بکات نەک بۆ ئەوەیە هاوڵاتیە خۆشەویستەکانی خۆمان تێبگەن کە ئیتر ینی وەکو جاران مەعامەلە بکەنەوە لەگەڵ ژیانە چونکە هێشتا مەترسیەکە هەرماوە. کاتان بارودۆخی ئێستا مانای ئەوە نییە کە ئێمە گەڕێنێتەوە بۆ ئەو بارودۆخە ئاسایی کە پێش ڤایرۆسی کۆرۆنا ئەبێ بزانن کە پێش بارودۆخی کۆرۆنا جیابوو ئێستەیش جیایە چکە بێ مەسن ئەم فرسەتیان کە دراوە پیان کە بتوانن لە ماڵەکانی خۆیانە بێنە دەرەوە و ئیش و کارەکانی خۆیان بکەن بە شێوەیەکی جوان و بەس پابندبوون بەڕێنە بەڕێنمایەکانی تەندروستی لەبەرەوەی زیان نەگەێنن بە خۆیان و بە میلەتەکەی خۆیان چکەوەیە کە مەسەلەن پابند من بەڕێنمایەکان پیادەکان کە ئەڕۆن بۆ ناو شار ئاگان لێ بێت زۆر نزیک نەبن لەیەک گەلە کۆمەن نەکرێت مەسەلەن لە دوو کەس سێ کەس زیاتر بێت بێکەوە بوەسن ئەبێ ئاگیان لەوانە بێت ئەبێ ئاگیان لە پاک و تەمیزی بێت کەشتی خۆیان نەکڕن ئیشەکانیان نەما نەوەسن لەسەر جادە بوەسن بە دیار قسە و بوەسن بە دیار باسەوە زوو نەبتوانن بڕۆنەوە ماڵەوە کە لەبەرەوەی ئەم بارە سەیتەرە بکەینە سەری و ئینشاءڵڵا بە زووترین کات نەجاتمان بێ لە دەسەم وەزە. ئینشاءڵڵا. دکتۆر داهات هاوڵاتیان هەمیشە بۆ ڕەنمایەکان وایە کە بێ کە تۆ کاتی ئەچیت پێداویستەکانی خۆ دەکڕی یاخود کە تۆ کاسپی لە ناو بازارکارێکی کارەکانی خۆ دەکەیت ئەبێت دەستکێش و ماسک بەکاربێنی ئایا لەم بارودۆخەشە ئەوە زەرورە کە خەڵکەچێتە دەرەوە؟ وەکو دکتۆر هێژە باسی کرد هێشتا مەترسی کۆرۆنا ماوە لەبەر ئەوەی کە یەکەم هێشتا خەسخانەکان نەخۆشی کۆرۆنایتیا ماوە دووەمینیان هێشتا هەنێ خەڵکمان هەیە لە کەرەنتین ماونەتەوە یانی و کەسانی کە لە ئەوروپا گەڕاونەتەوە هێشتا لە کەرەنتینان و خەڵکی تریژێتەوە ینی بڵێن لە وڵاتەکانی تری شوێن ئەو وڵاتانی کەلتی یاشەیەنەوە هەمووی ڤایرۆسی کۆرۆنایتیایە ینی دوور نییە بۆ لەگە 100 کەس بێت دوور نێوانە دوو کەس لەو 100 کەسە ڤایرۆسی کۆرۆنایان هەبێت بۆی هەتا خەسخانەکان نەخۆشی تیابێت هەتا کەرەنتینە مابێ مەترسی کۆرۆنا هەر ئەمێنێت. بەتابەتی کردنی دەستکێشکردنی ماسک بۆ شوێنێکە کە تۆ چتە شوێنێکی قەرەباڵغەوە نازانێت کەسانی کە لەو شوێنیان نەخۆشنیان نازانێت کەسانی کە لەو شوێنیان ڤایرۆسەکان هەڵگرتویان چکە بیرمان نەچێت زۆربەی کات ڤایرۆسی کۆرۆنا نیشانە دروست ناکە 180 حاڵەتانە هیچ نیشانەی وان یان نیشانێکی سووکیان هەیە کە ئەو کەسێ بەرامبەری نازانێت نەخۆشی هەیە. اینجا بەتابەتی بۆ کەسانی کە نەخۆشی درێژخانیان هەیەیان کەسی بە ساڵات چوون مەترسی توشببوونیان بە ڤایرۆسەکە زیاترە بۆی ئەبێ لە مەرحەلەی شەرخوا بپارێزن کەشنە شوێنێکی قەرەباڵغەوە یان دەستکێش بکەن یانەگە دەستکێشیان نەکرد دەستیاندا لە هەر شتێک پێش ئەوی دەست بدەن لە لووتیان لە دەموچاویان بە دەستیان شۆن ماسکەکەش بە هەمان شێوەیە ئەگەر شوێنێکی قەرەباڵغەوە شوێنێکی وایە کە خەڵکی زۆرتیان نازان خەڵکی نەخۆشیتیان زۆر گرنگە ماسک ئەکرێت لە بری دەستکێش تاقیم بەکاربهێنرێت لە بری دەستکێش تاقیم بەکاربێت چونکە ئەو دەستکێشکردنە ئیسفادەکەی لەوەیە کە تۆ دوایەوەی کە دەستدا لە شتێکی پیس دەستکێشەکە داکەنی فڕێ ئەدەی خۆ دەستکێشەکە ناپارێزرەوەی تووشی ڤایرۆسەکە نەبێت بە دەستکێشێکی پیسیشەوە دەست دێ لە لووت دەست بێ بەدەم هەماشەوە ڤایرۆسەکە هەر ئەگریت و ئەگەر دەستکێشی بەکارنێت توانین دەست تاقیم بکەی باشترین تاقیمیش بۆ دەست بریتێ لە دەستشتن دەشتن بە ئاوێکی تۆزە گرم بە سابون بێ یان بە
صابونی سائل بێ یان بە تەعقیمێکی کە ڕێژەی کحولەکەی لە 16 زیاتر بێ ئەو کاتە مەترسی توشبوو بە ڤایرۆسەکە کەمەکە. جەسە بنێران ئەڵا خۆیان باسی دەستکێش و ماسکیان خۆشیان دەستکێشیانە دەستانیە دیارە ستۆدیۆ جیاوازە وگرێکە تۆ بچی بۆ شوێنێکی قەرەباڵغ یعنی ئێستا بڵێن ئەگەر کەسەکە خۆشی بچێتە قەرەباڵغیەوە دەستکێشی لە دەستان نەبێ بەڵام بە مەرجێک دەست نەدا لە لوتی دەست نەدا لە دەمی ئەو کاتە مەترسی نییە دەزە شو ئەنجاو کاتە دەزە مە لە ستۆدیۆمی وازانم 4 نەفرینە ناو ستۆدیۆ گەورەیە وی لە ئێمە ترسی نییە زۆر باشە. دکتۆر هێژا پێم خۆشە وەکو پسپۆرەکەی بەڕێز وەکو کە پسپۆری نەشتەرگەری هەر سوجگەری باس لە ئازاری ناوسک بکەین لە ئێستاە بە پێی شوێنەکان پێکمان گۆڕانکاری تایە لاچ ئێمە زۆر بەمان بەوەی کە خۆراکێکە خۆین کە خۆراکەکە خراپە یاخۆت بەجەستەمان ناکەوێت تووشی ئازاری ناوسک بین کە لاچەم ئازارە کاتی بێت بەڵام بێگومان هەنێ ئازاری ژێکاڵێن ئاها پێچە بە ناوسکمایەت لاچە کاتی بێت و لاچێمە ڕۆژانە دووبارە بێتم ئازارانە چۆن بناسیینەوە. خۆی بەڕاستی ئێستا بەبوونی ئەم مەسلەی کەرانتینەوشتەوە ژیان گۆڕاوە کە ژیانش گۆڕا مەسەلەن نەمەتی بڵێن هی خوارد نوشتیش گۆڕاوە هی ئینسان چکە جاران وەزعێکی تر بوو ئەیزانی چۆنە و چۆن نیە و چۆنێت و ئەڕوە بەڵام ئیستا بێ مەسەلەن ئاگان لە خۆیان بێ ئێستا مەسەلەن کە دانیشێ مشکلەکە ئەوەیە کە زۆر دانیشن و کەم ئەجوڵێنەوە کە زیاتریش لە جاران نانەخۆن خواردنیش زۆر زیاد لە حەدەخورێ خاصەتەن شیرینی جا لە ماڵی شۆ شیرینی وشت دروستەکان ئیتر هەمووی ئەیخوا جا ئەوەیە نەمشیلەکە مەسەلەن جاری وا هەیە ئەمانە ئازار وشت دروستەکە مەسەلەن زیاد لە حەدەخوا فێری نەبووە وەکو جاران مەسەلەن بڵێن وەکو ئیمتەلایەکی بەسیط ئەگەر ئازارێکی بەسیط بێت یانینێ بێ غازاتێ بێ ئەو شتانە ئەوانە شتی بەسیتە بەس کە ئازارێک کە زیاد لە حەد بوو وای لێ کرد کە لە خەو هەڵی سێنێ وای لێ کرد کە مەسەلەن بێزاریکە نەڕوە زیاد لە حەد بێ ئەو کاتە ئەبێ پەیوەندی بکەن بە دکتۆرەوە و لەبەرەوەی بزانن کێشەکەی چیە و بەپی ئەوە حەلیکەن بووی. زۆر باشە. دوو پەیوەندی تەلەفۆنیمان لەگەڵە با دوو پەیوەندی وەربگرین کاک عەبدوڵڵامان لەگەڵە لە قەڵاتزێوە کاک عەبدوڵڵا سڵاوت لێ بەتۆم کاتۆ باش. سلام باشی بازیجان. من باشم سپاس دەکەم تۆ چۆنی؟ سپاس دەکەم بەخێرانی دووشە بەڕێزانە دەکەم. زۆر سپاس. سپاس دەکەم وڵا پرسیارێکم مەگولە دکتۆر بەڕێزەی سی بوو هەناوە دوو لە کۆڕۆنا. بەڵێ. ئەو پرسیارەکمانەوە چاوی جەرجی توانەوەکە چۆنە بە پیادەڕۆی یان بە ئەویا بەشتووە؟ چاوری؟ چاوری جەرێک. بەڵێ. چاوری سەرجگەر زۆر باشە کاک عەبدوڵڵا زۆر سپاس بە پەیوەندەکەت بەگومان وەڵام ئەدرێتەوە دەشمە لای دایکی دیا سڵاوت لێ بێتم کاتۆ باش لە تۆش سپاس دەکەم زۆر مەمنوون سپاسی دکتۆری ژەکەم دەستان خۆش بە یاخوا زۆر سپاس دەکەم ئەگەر بەحمەد وڵات پرسیارێکی شەکرم هەیە لە دکتۆرە توانم بەڵێ فەرموو وەڵاهی من حەملم هەبوو پار ئیتر وا تقریبا بۆ ماوەی 6 مانگ 7 مانگە بێ ناوەکەم بووە کەچی ئێستاش فەحسی سێمانیم کرد لای دکتۆر وتی زۆر باشە و ئەمانە دەمە موشکە بێ جارێ شەو توونیمە بێ تاقەت دەبم خۆشم جیازمێ فەحسەکەم ئەگەر 120 کەمتر لەوەش کەچی هەردەمە موشکە بێ و جار هەیە بێ تاقەتە بم نازانم ئەلی ئەبێ ئەمە بپەڕێت پیا ما بێت بۆ نازانم دکتۆر ئەگەر ئێوە خۆتان هەر پرسیارێکتانەیە کێش چۆنە زەحمە نەبێ کێش زۆر وەڵاهی باشم تقریبا قەڵەونی مەعتیادی 260 کیلۆ هەر ئەوەنە بە عایلی شەکرەتان هەیە؟ وەڵاهی ماڵی باوکم بەس مام و ئامۆزاکانم هەیانە زۆر چاکە باش وەڵام دێنێشەڵ دەستخۆش دایکی دیا بێکوان وەڵام ئەدرێت و دەچمە لای سعدیا خان لە سلێمانیەوە سعدیا خان سڵاوت لێ بێتم کاتۆ باش سعدیا خان بەڵێ باشیت؟ خۆش بێ سپاس سەلامەت بێ سپاس دەکەم زۆر سپاس فەرمووگەر هەر پرسیارێکت هەیە؟ خۆش بێ دوێنێ من تەلەفۆنم کرد بۆ دکتۆری ڕۆماتیزمەوە جومگا ئیتر پێی وتم بچۆ بۆ خانەی عەلی کەمال لەوێ فەحسێکی ڕۆماتیزمە بکە چوومە فەحسەکەم کردووە ئەسئارەکە 6 وتی وەڵامان بەرەوانە نەتیجەکە چییە؟ جایتر نازانم چۆن بیگەێنمە جەنابیان تۆ کێشە چی بوو دوێنە تەلەفۆن بۆ دکتۆری ڕۆماتیزمە کرد؟ ئازاری ئەسقانت هەبوو؟ بەڵێ سەوفانت هەیە؟ سەوفان هەیە بەڵێ کەمە بەڵام ئێسقانەکانم ئیلتیهابی هەیە بەهی ڕۆماتیزمەکە ئیلتیهابی مەفاصل
لەگەڵ هینە ئاڵسیە قاچم ئەڵساوە زۆری. بەڵێ سعدیا خان بگومان کاکتۆر ڕەنمایی دەکات و هەروە وەڵام تایەتەوە بە هیوای تەندروستێکی باشتر بۆ بەڕێزت دەچمە لای خاتو بینایی لە سلێمانیەوە. خاتونیان سڵاوت لێ بەتۆم کاتۆ باش. ئەم کاتتان باش. زۆر سپاس فەرموو. بە خاتونیانەکان دەکەم. سپاس دەکەم. بێ زەحمەت پرسیارێکم لە دکتۆر داهات هەیە. دایکم نەخۆشی ئەوە نەخۆشی ڕەبۆی هەیە ئەمە فەسیشتا. إذا علاجي بوني سويتي عاوزي شوار بيتو سبع عادنا بو إذا على بروج وبن أتواني بروج بكثير نخوشي دريش خاني ترچي هي شكرا زخر نخوشي دل هيني هي تشكل جلدني دا وخوين خستي هي سالاني بيشو بروجو بوا نعم نيتواني بروجو بيت وتي لا دكتور تي نابي بروج بيت إذا طالبو إلى جانب باشم هنا أحسن باشا بزدي بروج بن بەڵێ خاتو بینایی وەڵامە ئەدرێتەوە بەگومان دکتۆر داهات لە پرۆگرامەکەمانەوەمان دانابوو کە ڕەمای ئەو کەسانە بکەین کە وەک دەزانی کە مانگی پیرۆزی ڕەمەزان نزیکە ئەو کەسانی کە نەخۆشی درێژخایانیان هەیە بەتایبەت وەکو دایکی ئەم خاتوونە کە هەیە شەکرەی هەیە و هەروە هەیە ڕەبۆی هەیە یاخود نەخۆشیێکی تر بێت ئەڵێ ئەتوانن بۆ ئەم ڕەمەزانە بەڕۆژوم یاخود کێن ئەو کەسانی کە ئەتوانن بەڕۆژوو بن ئەو کەسانی کە نەخۆشی شەکرەشیان هەیە. بەڵێ ئەو کەسانی کە نابێ بەڕۆژوو بن ئەو کەسانی کە شەکریان هەیە شەکرەکان لە جۆری یەکە واتە ئەو کەسانی کە پێش تەمەنی 25 ساڵی تووشی شەکرا بن پێوترە شەکری جۆری یەک ئەمانە دەرزی بەکارێنن کە دەرزی ئەنسۆلین بەکاربێنن ئەگەر شەکری جۆری یەک بێت یان شەکری جۆری دوو بێ نابێ بەڕۆژوو بن چونکە دەرزی ئەنسۆلین شەکرە دابەزێنێ. دووەمی ناو کەسانی کە شەکریان هەیە هەنی حەب بەکارهێنن حەبەکان شەکرە زۆر دابەزێن وەکو حەبیدا و نیل و ئەمانە بە هەمان شێوە نابێ بەڕۆژوو بن. ئەو کەسانی کە شەکریان هەیە مانگێک پێش ڕەمەزان بەتاکی دەگە زووتریش بێت تووشی بەرزبوونەوەیەکی سەختی شەکرەکە بوو بن یان شەکرەکان زۆر دابەزێ ینی بە کوردیەکەی شەکرەکان یاری بکە وای لێکردبوون کە داخڵبن لە خەسخانە بۆ حاڵەتی شەکرەکان نابێ بەڕۆژوو بن چونکە ئەگەر لە حاڵەتی ئاساییە شەکرەکان ئاوا یاری بکە لە کاتی بەڕۆژبوون زیاتر خراپ دەبێت. ئەو کەسانی کە نەخۆشی درێژخانیان هەیە وەکو کەسانی کە دایمە زەختیان بەرزە ئەو کەسانی کە نەخۆشی دڵیان هەیە بەتایبەتی سستی دڵ زەبحەی دڵ جەڵدەی دڵ یان کەسانی کە تازە عملیاتی دڵیان بۆ کراوە وەکو فەتح سەدر وەکو قەستەڕۆشە وەکو باڵۆن ئەمانە حاڵەتی دڵیان جێگیر نییە نابێ بەڕۆژ بن. ئەو کەسانی کە نەخۆشی گورچیلیان هەیە گورچیلیان سستە چونکە لە کاتی بەڕۆژوو بوون وشبوونەوەی زیاتر دروست دەبێت لە جەستەیە ئەو کەسانی کە گورچیلیان سستە زیاتر گورچیلیان سست دەبێت نابێ بەڕۆژوو بن. بەتابەت بۆم بارودۆخەش کە ڤایرۆسی کۆرۆنا بەتابەت ئێستا چونکە گەرمەوە جەوەکە ئەو کەسانی کە نەخۆشی درێژخانیان هەیە کە نەخۆشەکانیان زۆر بێهێزیانەکە وەکو کەسانی کە شێرپەنجەیان هەیە ئەو کەسانی کە نەخۆشی سیلیان هەیە ئەو کەسانی کە نەخۆشی ڕەبۆیان هەیە ڕەبۆکەیان کۆنتترۆل نیە وەکو داکی ئەم ڕێزە ئەمانە ئەگەر کەسێک خۆی نەخۆشی ڕەبۆی هەبێ بەڵام ڕەبۆیەکەی کۆنتترۆل بێ ئەتوانێت بەڕۆژوو بێت. بەڵام کێشەی ڕەبۆ لە چیایە؟ کێشی ڕەبۆ ئەو کەسانی کە ڕەبۆیان هەیە بە وشک بوونەوە بە تایبەتی کە قورگیان وشک ئەبێت تووشی کۆکە ئەبن تووشی هەناسەتونیەکە ئەبنەوە. مەترسی قورگ وشک بوونەوە لەم ڤایرۆسەیە ئەوەیە ئەم ڤایرۆسە حەزی لە قورگی وشکە واتە ئەگەر وشک بوونەوە زیاتر بێت مەترسی گرتنی ڤایرۆسەکە زیاترە بۆیە ئاماژگاری من بۆ دایکی ئەم ڕێزە قەینە ئێستا ڕەبۆکەی کۆنتترۆلە بەڵام وا باشە بە ڕۆژوون نەبێ لەبەر ئەوەی کە ساڵانی پێشوش نەیتوانێت بە ڕۆژوو بێ ئێساگە بە ڕۆژوو بێ بەهۆی ئەوەی گەجەوەکە گەرمە ناتوانێت ئاو بخواتەوە لەوانێت تووشی هەناسەتونی و تووشی قورگێشە بێت. دایکی دێش پێما بەتەر باسی نەخۆشی شەکرە کرد کەوتی شەکرەم هەیە؟ بەڵێ شەکرە خۆیمە چوار جۆری شەکرەمان هەیە بە کورتی باسی کۆن شەکری جۆری یەکەوە باسمان کرد پێش تەمەنی 25 ساڵی دروستە بێت دەرزی بەکارهێنن. شەکری جۆری دوو ئەوەیە دوای تەمەنی 25 ساڵی دروست دەبێت ئەمانە حەب بەکارهێنن زیاتر لە کەسێکە کە قەڵەوە یان ناجۆڵێتەوە. شەکری جۆری سێم بریتە لە شەکری ئافرەتی سکبڕ ئەو کەسانی کە لە کاتی سکپڕی ئافرەتان لەوانێت تووشی شەکرە بن زۆربەی جار دوای تەواوبوونی سکپڕیەکان شەکرەکە ئەپەڕێنن بەڵام جاری واشەیە لە سکپڕی داهاتوویان لەواتە لە حملی داهاتووە دیسان جارێککە تووشی شەکرا بنەوە یان لەوانێت دوای سکپڕێکە شەکرەکە لەگەڵیان بمێنێتەوە. ئەم چونکە پێشتر خۆی نەخۆشی شەکری هەبووە ئێستاش هەنی نیشانی شەکری هەیە ئەبێ هەر پارێزی بکە شەرنی لەو مەرحەلە علاج بەکاربێنێ بەڵام ئەبێ پارێزی خواردنی شەکرە هەر بەردەوام بێ لەسەری نابێ خوانانە بخوا کە بۆ شەکرە خراپ وەکو شیرینی وەکو نان وەکو برنج بکەم بیخوا بەس بەتەنیا بە فحسی سێمانگی شەکرەش دەرناکەی ئەموتی فحسی سێمانگی شەکرەم کردو طبیعیە چونکە جاری وایە بە تایبەتی لە ئافرەتی سکپڕ بە فحسی سێمانگی شەکرە تەشخیص ناکرێ بە فحسی شەکرا تەشخیص دەکرێت ئەوەیە کە نەخۆشەکە بە خورێنی فحسەکە دوایەوە پەرداخێک بڵێن شیرینی ئەخوا شەکر ئەخوا دوای فحسی شەکرێ بۆکەنەوە بۆی ئاماژگاری من بۆ ئەم بەڕێزە ئەوەیە کە پارێزی بکە وەکو چۆن پێشتر پارێزی کردو لە شەکرە دووهەمی نیشان فحسی ئەتیادی شەکرە بکە ئەگەر لە خورێنی کە بەیانەی هەڵەسی بێ ناخواردن شەکرەکەی لە 100 زیاتر بێ ئەمە طبیعی نییە
ئەگە دوای ناخواردن شەکرەکەی لە 140 زیاتر بێ بە هەمان شێوە تەبیعینە بێ پارێزێکی مەزبوط بکە ئەگە پێویست کە لەوانەیە پێویستکە سەردانی دکتۆریش بکە. دەستەکان خۆش سادیەخان باسی لۆ کرد کە دوێنە دکتۆرێکی بەڕێزی دیکە لە پرۆگرامەکەمانە هەبوو کە پسپۆری ڕۆماتیزمە بوو لەگە فەقەرات پێی وتووە کە بچێ پشکنیم بکات چۆن بڕنا ئەنجامی پشکنینەکەی بنێرێتەوە بۆ دکتۆرە بەڕێزە بۆ پرۆژەی پەلەچارە هەیە کە ڕۆژانە لە ڕێگەی پرۆگرامەکە ئێمە هەروە بە بەردەوامی لەسەر شاشەی تەلەڤیزیۆنی گەلی کوردستان ئاڕوات پیشانی ئێماترێ کە ئەو دکتۆرە بەڕێزانە وێنەکانیان و هەروە لەگەڵ ژمارەکانیشیان تۆ ئەتوانیت سەری ئەوە بکەیت تەماشای ئەوە بکەیت و هەروەها ژمارە ئەو دکتۆرە بەڕێزە وەربگریت و ئەنجامەکەی بۆ بنێریت و دکتۆر داهات نازانم مەگەر خۆت هیچ ڕێنمایەکە دکتۆر شۆڕش دوێنێ لێرە میوان بۆ بزانم دکتۆر شۆڕش خۆی ڕسم و ڕقەمەکەی دەرەکەوێت لە پرۆژەکەیە توانێت بەڕێزە پەیوەندی بە دکتۆر شۆڕشە بکە و حاڵەتەکەی بۆ شەڕحکە. بەڵێ بە هیوای تەندروستێکی باش بۆ تۆ سعدیەخان. دکتۆر هێژە کاک عەبدوڵڵا باسی چاوری جگەری کرد. بەڵێ چۆن بزانی کە تۆ چاوری جگەرت هەیە؟ بەڵێ خۆی مستەلاحی چاوری جگەری ئیسە لای خەڵک وا بڵاوبووەتەوە هەر کەسێ هەڵەسێت و یەت و ئەڕوا مەسەرەن سۆنەرێکەکە ئەڵێت چاوری جگەرم هەیە. بەڕاستی حەزەکەم بە هاوڵاتیان بڵێم ئەوە شتێکی هین نییە مەسەلەن باوی ئەوە نەماوە بڵێن من چاوری جگەرم هەیە و تەواو نەخۆشم. جگەر ئەسڵەن ئێستا ئیسبات بووە هەر لە علم و لە بینی تازەیە لە دراساتی تازە و لە هەموو شوێنێکە ئیسبات بووە کە جگەر نسبەتێک چاوری تیا بێت جوانتر ئیشەکە کە لەوەی کە جگەرێک کە چاوریتیانە بێت. ئەوە ناڵێم کە چاورێکی زۆر بێەوە جیایە ئەوە نەخۆشیێکی جیایە و ئەوە بێ ڕێنمایی خۆی هەیە و علاجی خۆی هەیە و ئەبێ لە ژێر چاودێری خۆیان بێ بەڵام جگەر ئەبێ نسبەتێ چاوریتیا بێ لە بەڕێ جوان ئیشکە ئەو چاوریەیش ئەبێ بەچی زیابێ لە گیانە و یان لە جگەرە و یان خۆی بپارێزێ لە مشکلەی جگەر و لە هەموو شتێکە ئەبێ شیرینی کەم کەنەوە لەگەڵ خوێ شیرین و خوێ ئەو دوان ئێستا ئیسبات بووە چاوری خۆی وەکو چاوری هیچ مەسەلەن زیانێکی وای نییە بۆ سەر ژیان بۆ سەر گیان بەس شیرینی ئەوەیش کە بە مستەلاحی علمی کە خۆمان ئەڵێن کاربۆهایدرێت لەگەڵ خوێ بۆ هەموو کەسێک بۆ ئەوەیشی کە ئەڵێ مەسەلەن ئەوانە زیاتر مەسەلەن کاربۆهایدرێت بخوا ئەو شتانە بخوا شیرینەوانە زیاتر ئەوە چاوری دروستەکە لە ناو جگەرا و مەشاکلی تری بۆ دروستەکات نەک لە ناوجگەرە لە دەمارەکانە لە گیانە لە هەموو شتێکە لەبەرەوەی کاکەم لە هەموو هاوڵاتیان ئەوە تێ بگەن کە چاوری سەر جگەر هیچ مشکلە نییە نەترسن و نەترسن شتێکی زۆر تەبیعیە مەسەلەن سۆنەرێکەکە ئەڵێ وەڵا چاوری سەر جگەرێ هەیە مەسەلەن قەیناکە ئەبێ بزانن ڕێژەکەی چەنە ئایا جگەری جوان ئیشەکە جوان ئیشناکە ئەوانە مۆناینە مۆزۆعێکی ترایسە ناتوانین باسیکەین چکە دوور و درێژە بەس ئەوەنە چاوری سەر جگەر شتێکی زۆر تەبیعیە و نەخۆشی نییە و هیچ مەترسیەکی ناوێت. دەستەکان خۆش دوو پەیوەندی تەلەفۆنی دیکە ئامادەیە کاک ڕێدیار لە سلێمانی و کاک ڕێدیار سڵاوت لەبێتۆن کاتۆ باش باشی بەڕێزم زۆر سپاس دەستخۆشی بەرنامەکەتان لێکەم بەڕاستی بابەتێک کە بابەتی تەندروستی بێ زۆر پێویستە ئاوا لەسەر تەلەڤیزیۆنەکان باس بێت ڕێنمایی زیاتر وەرەگرێت لە ڕاستیە من پرسیارێکم لە کاک دکتۆر هەیە عەزیز نەبێت من باوکم نەخۆشی شەکرەی هەیە دەرزی ئەنسۆلین بەکارێنێ بەڵام لە ئێستا هیچ دەرزیشی ئەنسۆلینم دەست ناکەوێت بووی یان ڕێگەیە کە دەرزەکەمان دەستکەوێ یان جێگرەوەیەکی دەرزی ئەنسۆلین بەڵێ چ جۆرێکی دەرزی ئەنسۆلین بەکارێنێ ئەو سرنجەی کە شوشەکەی تێکرێت ڕوونە یان ڕوونە ئێستا بەپێی ئەگە بە دەفتەر وەری بگرێت بە دەفتەر ئەتوانێت لە مەرکەز سەحیەکان وەری بگرێت و کۆمەڵینە عیادە میلیەکان کراوەتەوە ئەگەر بە دەفتەر وەریگرێ خۆش نەتوانێت بچێ وەریگرێ ئەتوانێت یەکێک دەفتەرەکەی بۆ بەرێ و علاجەکەی ئێنێ ئەو لەو شوێنی کە نەخۆشی شەکرەکە علاجەکانی لێوەرەگرێت لەو شوێنە نەمابوو زۆربەی سەیدەلەکانی گەڕاوم نازانم لەکوێ سەنتەری شەکرە هەیە سەنتەری شەکرا ئەتوانن لەوێ بۆی سەرف بکەن و لە عیادە ملیەکانش سەرفەکرێ مادەم دەفتەری هەیە لە هەموو شوێنێک بۆی سەرفەکەن کێشەی ئەو دەرزیەش لە هەموو شوێنێکی یانتا لە سەیدەلاتی دەرەوەش هەیە من سرنجەکەیم نەماوە سرنجەکە نییە سرنجی ئەنسۆلینەکە بەڵێ ئەگەر سرنجەکە دەست نەکەی و کاتە ناچاری قەڵەمەکەی بۆ بەکاربێنی قەڵەمی ئەنسۆلین بە هەمان شێوە کە نوعی سافێکە بەکاربێت یعنی جێگرەوەی ئەوەیە هیچ کێشەیەکی نادێت قەڵەمەکە بەڵێ بە قەڵەمی سافی چەند وەحدی کردووە ڕۆژەکانی پێشوو بەم جۆرەیان
بەم تازەیەش هەروەناکە زۆر چاکە بەس پێشتر قەڵەمەکەی هەبوو عەفومکە قەڵەمەکەی هەبوو ئەنجا بۆیان کرد بەم زۆرە عینشتە بەس ئەو قەڵەمە بەکاربێنە کە سافیە پرتەقاڵیەکەی ئەتوانێت بەکاربێنی کێشەی دەستەکانە خۆش زۆر سپاس بۆ تۆش کاک ڕێدیار بەوەی تەندروستێکی باشتر بۆ باوکت دەچم لە بۆ لای کاک مەحموود لە ناحیەی شوان کاک مەحموود سڵاوت لێ بێتم کاتۆ باش سڵاو لە جەنابتانەوەم کاتتان باش سپاس تاکەم فەرموو خاتم من دوو پرسیارم هەبوو بۆ دکتۆرە بەڕێزانە فەرموو پرسیاری یەکەم خێزانەکەم دایکی مناڵەکان گوتی هەردوو گورتی لێی نەخۆشە گورتی لێی ئینتیهادی هەیە ئینتیابەکەشی تقریبا بۆتە مزمن بڵێن و بۆتە بەردەوام ئەگەر عیلاج بەکار نەهێنێ دەستیە فەرنێن دەموچاوی قاتیە فەرنێت ئەو عیلاجە بێ بەردەوام بەکاربێنێت زعما ئەتوانێ بە ڕۆژوو بێیان بە ڕۆژوو نەدێت وەگە دکتۆرە بەڕێزانە ڕێنمایەکمان بکەن پرسیاری دووەمیشم من خۆم مەعیدەم نەخۆشە قورحەمە بەڵام مەعیدەکە عیلاج بەکاردێنم بەس من زەختم دابەزێت بەعکسی خەڵکەوەیە خەڵک زەختی بەرزە بێتەوە من زەختم دابەزێت تووشی ژانەسەری زۆر بەقووەتە بم زۆر جار چمەتە بنکە تەندروستیەکان مغازیان بۆم داناوە کە هەڵیان واسیوە بەو شێوەیە کە ئەو ژانەسەرە کەم بۆتەوە بەڵام زوو من ئەم ژانەسەرە ئاگرن و زەختم دابەزێت جاروەهەیە دێتە 85 یان 96 بە زۆری 85 بەزیەکە 8 نسمەکەی 5 نازانی تێدە من ئەگەر دکتۆر ڕێنمایەکمان بکەم دەستخۆشی بەرنامەکە دەستخۆش کاک مەحموود زۆر سپاس دەکەم دەچمم بۆ لای کاک جەمال لە کەرکووک و کاک جەمال سڵاوت لێبێت ئەم کاتۆ باش زۆر سپاس دەکەم دەستخۆشی بەرنامەکە دایکم خوشی بەڕێزم زۆر سپاس کاک جەمال گیان فەرموو وەڵڵاهی خوشە بەجار لە دکتۆر وەرزایە من ئەمەلاتی پرۆسازم کردووە بەڵێ ئەمەلاتی پرۆسازم کردووە بەڵێ کاک جەمال ئەگەر بتوانیت دەنگی تەلەڤیزۆنەکەت کەسب بکەی بۆی دەنگەکە بەباشی بگاتە لای ئێمە ئەگەر بتوانیت تەنها لە ڕێگەی تەلەفۆنەکە تۆ گوێ لە ئێمە بگریت وەڵی تقریبا مانگێک عەمەلاتی پرۆسازم کردووە شەکەرە و زەقشم بەرزە بەخوا جالبەجارەکە برجێ بخۆن شەکەرەم پولە لە پێنسەد بەبان ئەڵوا خۆشم کارەوەتە جائیفم یعنەوەی نێوە خەڵەوەم یان بەجێ شەکەرە پولە بێت ئەگەر زەقشم علاج بەکارێنی زەحمەت نەبێ کاک جەمال بەڵێ کاک جۆر ئەڵێت عیلاج بەکارێنیت بەڵێ چارەسەر وەرەگری بۆ زەختەکەت بەڵێ بۆ زەختەکە بۆ شەکەرەکەم چارەسەر وەرەگرم بەجێ هیچ زادێ نییە هەر شەکەرم بەرزە بەڵێ کاک جەمال بێگومان وەڵامە درێتەوە دەستەکان و خۆش دەچم بۆ لای ئامینە خان ئامینە خان سڵاوت لەبێت ئامینە خان سڵاوت لەبێت یان بەساقەو بم باشیت سلام عەلەیکم عەلەیکە سەلام سپاس دەکەم قوربانە بم برای باوکەکەم من ئەوا ئەمە تقریبا 15 شەوە هەموو شەوێ دەمە موشکە بێ هێن ئەمە فەحشی شەکرەم کردو ئەڵێ شەکرە نییە بەڵام شەوان ئەمە نەدەمە موشک ئەبێ خەریکە ئەخین تێم و ئەمرم چەویش من زۆرەکەم ئینجا ئایا نازانم شەکرەمە نیشانەی شەکرەیانە بە قوربانە و بم بەڵێ ئامینە خان سپاسە پەیوەندەکەت بێگومان وەڵامە درێتەوە دەچم بۆ لای کاک ڕزگار لە سلێمانی و کاک ڕزگار سڵاوت لەبێت ئەم کاتۆ باش سڵاو لێوەش زۆر مەمنونم سڵاو لەو دکتۆرە بەڕێزانەش سپاس فەرموو وەڵا زەحمەت نەبێ من خێزانەکەم لەخۆشی درێژخایانی هەوکردن و برینی درێژخایانی کۆڵۆنی هەیە ئیتر ئەم ماوەیە بڵێن لە سەنتەری هەرسو جگەرەکە سەنتەری هەرسو جگەر هینی وەرەگرت عیلاجی وەرەگرت ئیتر بەهۆی ئەم وەزعەوە عیلاجەکانی وەرنەگرتووە حەبی ئیمۆران و بڵێن پەنتاسایە بەس نەوعیشتر هەیە دەوێت جا نازانم چۆن ئێمە دەستمان کەوێتەوە عیلاجە دەچۆ وەریگری بەڵێ بە چاوان وەڵامە درێتەوە کاک ڕزگار سپاس بە پەیوەندەکانتان باسە بێنە سەر لای وەڵامی خاوەڵاتیان وەڵامی کاک ڕێدیارمان نایەوە بۆ دەرزی شەکرەکە کاک مەحموود لە ناحیەی شوان باسی لۆ کرد کە
باسی لە گورچیلە کرد خێزانەکەی بوو ئەتوانێت بە ڕۆژی بیان ناو کەسانی کە گورچیلیان نەخۆشە ئەگەر سیستی گورچینیان هەبێ واتە عەزی کلیان هەبێت و پێویست کە غەسل بکەن بە هیچ شێوێک نابێت بە ڕۆژوو ئەو کەسانی کە عەزی گورچیلیان هەیە بەڵام دکتۆر بەس بە تەنیا متابعانەیە کە بە هەمان شوێن نابێت بە ڕۆژوو بن چکە لەوانەیە بە ڕۆژوو بوون گورچیلیان زیاتر سستکە ئەو کەسانی کە هەوکردنی میزەڕۆیان هەیە واتە هەوکردنی میزەڵانیان هەوکردنی گورچیلە بە سەختی بیگریان زوو بیگرێتەوە باشە بە ڕۆژون دەبن چکە یەک لە چارەسەرەکانی هەوکردنی میزەڕۆ هەوکردنی گورچیلە بریتێ لە ئاو خواردنەوەی زۆر ئەمانش ناتوان ئاو بخۆنەوە بۆیە حاڵەتەکان لێ خراپترا بێت. بەڵێ کاک جەمال باسی لەو کرد کە زەخت و شەکرەی هەیە پێم وتی پرۆستاتیشم هەیە؟ بەڵێ ئەم بەڕێزە گوتی عملیاتی پرۆستاتم بۆ کراوە ئەملیاتی پرۆستاتەکە ئێستا شەکرە و زەختم بەرزە ئەوەی گرنگە ئەوەیە کە پارێزی بکە لە شەکرە وەکو باسمان کرد برنج کەم بخوا نان کەم بخوا شیرینی کەم بخوا پەتاتی سوورەوە کرا و ماکەڕۆنی ئەمانە بە هەموو شێوە میوە زۆر شیرینەکان وەکو هەنجیر ترێ کاڵک شووتی ئەمانە هەموو شەکرە بەرزەکەنەوە بۆ زەختەکەشی بە هەمان شێوە پارێزی بکە بەشتی سوێری کەم بخوا شتی چەور و سوورۆکراویش کەم بخوا خۆ ئەگەر لەگەڵ ئەوەشە شەکرە و زەختەکەی کۆنتڕۆڵ نەبێ بە سەردانی دکتۆر بکە لەوانەیە چارەسەرەکەی بۆ زیادکە یان چارەسەرەکەی بۆ بگۆڕێت. بەڵێ ئامینەخان پرسیارەکەی ئامینەخان باسی لەبوو کە دەمی وشکە ئایا ئەمە نەخۆشی شەکرەیە یاخود ناپێم خۆشە هەر زانیاریمان بدەیتێ و وەڵامی ئامینەخانیش بینەوە ئێمە بەچیا بزانین کە نەخۆشی شەکرەمانەوە تا نیشانەکانی چی؟ نیشانەکانی نەخۆشی شەکرە زۆربەی کات کەسەکە هەست بە دەموشک بوونەکە ینی زۆر تینی و ئەبێ زۆر حەزەکە ئاو بخواتەوە و شەوانی زۆر هەڵاستێتەوە بۆ میزکردن بۆ نەگە پێشتر شەوی یەک جار هەستات بێت ئێستا لەوانەیە پێویستکە شەوی 4 جار 6 جار هەڵاستێتەوە بۆ میزکردن. دووەمینان کەسانی کە تازە تووشی شەکرە ئەبن هەست بە بێهێزی ئەکەن هەست بە هیلاکی ئەکەن هەست دەکەن زوو هیلاگە بن بێتاقەتە بن لەگەڵیشیانە کێشی لەشیان دا ئاوازێت چکە شەکرە وزە بەکارهێنە لە خانەکان کێشی لەشیان دا ئاوازێنێ ئەو کەسانی کە تووش شەکرە بوون زوو تووشی برینە بن برینەکانیشان درەنگ ساڕێژە بێت. بۆ تەشخیصکردنی نەخۆشی شەکرە ئەبێ کەسێک فحص بکە لە خوڕێنی ئەبێ شەکرەکەی لە 100 کەمتر بێ ئەگە لە 100 زیاتر بێ ئەوە طبیعی نییە خۆ ئەگە لە 100 زیاتر بێ بەدڵنیایی و شەکرەی هەیە ئەگە دوای ناخواردن 2 ساعت دوای ناخواردن شەکرەکەی لە 140 زیاتر بێ ئەوە طبیعی نییە خۆ ئەگە لە 180 زیاتر بێ ئەوە شەکرەی هەیە. جار واشەیە بەم فحسانە دەرناکە پێویستەکە فحسی سێمانگی شەکرە بکە فحسی سێمانگی شەکرەواتە فحسی شەکری تەراکمی HbA1c ئەمە دەریەخە ئەگە لە 6.5 و زیاتر بێ ئەو کەسە شەکرەی هەیە بەتایبەتێگە کەسەکە خۆی پێشینی شەکرەی هەبوو بێ یان ئەگە کەسەکە بە ئایلی شەکریان هەبێ بۆ ئیراسی شەکریان هەبێ ئەگەر لەگەڵ ئەوەشە نیشانەی شەکرەی هەبێت و لە فحسەکانیشە شەکرەکەی بەرز بێ ئەو کەسە شەکرەی هەیە لەوان لە سەرەتاوە بەس بە پارێزیکردن کۆنتڕۆڵ بێ ئەگەر شەکرەکەشی زۆر بەرز بێ و کاتە پێویستەکە چارەسەر دکتۆر وەکو هەموو تەمەنەکان معارض بووی کە تووشی نەخۆشی شەکرە بێت یاخود لە یەک ساڵیەوە بۆی هەیە تووشی شەکرە بێت تا ئەو کاتێککە ئەمرێت چونکە شەکرە لە جۆری یەکە لەوانەیە پێش تەمەنی 25 ساڵی دروست بێ کەسەکە مناڵە لەوانەیە خۆ زۆر ئێستا زۆر مناڵ هەیە تووشی شەکرە بوون دەرزی ئەنسولین بەکارهێنن بەتایبەتی ئەگەر لە پێشینەکانیان شەکرە هەبوو یان دایکی باوکی کەسێکی خێزانەکان شەکریان هەبێ ئەمیش بۆی هەیە تووشی شەکرە بێ بەتایبەتی ئەگە مناڵەکە خۆی قەڵەو بێ بۆیە ئەڵین شوێنێت تۆ هەموو شتێک دێ بە مناڵەکەت کە داوایەکە شیرینی زۆر بخوا قاوە زۆر بخوا بێپسی بخوا مەترسی توشبوونی شەکرە هەیە قەڵەوی خۆی لە خۆیان مەترسی توژبوون بە شەکر دروستەکە ئەگەر مناڵ بیان گەورە بێت. بەڵێ دەستەکانە خۆش کاتە بۆ ئامینەخانی شەوەیە کە بچێت پشکنی تر بکات. کاگتۆر کاک ڕزگار باسی ئەو کرد کە خێزانەکەی پێما بێت نەخۆشی کۆلۆنیا بووتی چارەسەرەکەی چون بۆ سنتەری هەرس و جگەر چارەسەر چۆن وەرگرن؟ وڵاهی بێ ئەوە چونکە ئەم نەخۆشە موزمینانەی کۆلۆن ئەم دوو جۆری هەیە کرۆنس و کۆلایتس ئەو دوانە ئەبێت دەرمان وشتی خۆی بخۆن وڵاهی دەرمانەکانی تر نازەمە بێت لە سەیدە لێوشتەکان پیاکەن یان هەر لە بێت تەلەفۆنکەنەوە بۆ سنتەری هەرس و جگەر وە دکتۆرمان هەیە لەوێ هەناوی هەرس و جگەر ئەبێ ڕێنمایەکان لایوان چکە من وەکو نەشتەرگەری هەرس و جگەر ناتوانم زۆر ڕێنمایی بە مێخساسی خۆم نییە بەس ئەوە نەوابزانم لەوێ هەیە ینی هینیان هەیە دکتۆری خەفەرەتوانێت پەیوەندی پێ بکە بە سنتەر و بێت دەرمانەکان وەرگێ زەرورە چکە بێ دەرمانەکان احتیمالیەوەی هەیە دیسانەوە نەخۆشیەکە زیاب کات و هەڵباتەوە لی. دەستەکانە خۆش داکی ئانیامان لەگەڵا لە قەڵازێ و داکی ئانیا سڵاوت لەبێت ئەم کاتە باش لێبێ ئەم کاتە باش سپاس دەکەم فەرموو بەڕێز مەڵای پرسیارێکم لە دکتۆر هەیە فەرموو ماوەیەکە تقریبی من لە 2013 مەعیدەم لێشێ لە 2000 چەندەوە؟ سڵاو لێوە بەڵێ داکی ئانیا ئەگەر بکرێت تەنها لە ڕێگەی تەلەفۆنەکە و گوێ لە ئەمەگری دەنگی تەلەڤیزۆنەکەت کەس بکەی؟ ڕاستی من لە 2013 مەعیدەم لێشێ بەڵێ
بەس ماوە ئازارم بۆ دروست دەبێتەوە عیلاجیش بەکار دێنم بەس ئازارەکە دروست دەبێتەوە فترەیەکە هەر لای ڕاستم لای چەپم ئەفۆ لای چەپم بەیانیان کە خەبەرم دەبێتەوە زۆر ئازاری هەیە لە ئازاری لای چەپم خەبەرم دەبێتەوە لەسەر سینگم ڕاتاوەکو خوار نانی دڵدانم ئازارێکی زۆر هەیە پەراسم ئەگرێ گورچی لە ئەوانم هەمووی ئازاری هەیە لەگەڵی تا ئێستا نازۆرە کردووە؟ بەڵێ نازۆرەکە چی دەرچوو؟ لە 2013 نازۆرێکم کرد ڕاستی خۆم دکتۆر وتی سورەت کێشەی هەیە لەبەرەوەی تووشی سووربوونەوە و تەشەنوجات و ئۆشتانە و زۆرە لەو کاتێ بڵێن نازۆرم نەکردەوە بەڵێ داکیانیا سپاسە پەیوەندەکەت وەڵام ئەدرێتەوە دەشمە لای دو نازۆرەکە وەڵاهی وتی تەشەنوجی خەڵوو هەیە لەگەڵ سووربوونەوەی سورنجێک دەسەکانە خۆش زۆر سپاسە پەیوەندەکەت وەڵام ئەدرێتەوە دەچمە لای لانەخان کە دوا پەیوەندی ئەم ڕۆمانە لانەخان لە هەولێرە و لانەخان سڵاوت دەبێت دەخۆشی بەرنامەت لێ دەکەم زۆر سپاس بەڵێ منی دوو پرسیارم هەیە پرسیاری یەکەم ئەوەیە مناڵەکەم تەمەنی 7 ساڵە بەس هیچ خواردن ناخوا گۆشت شت ناخوا دایم ژانەسەرێکی زۆر بەهێز ئەگرێ بەڵێ پرسیاری دووەمیش خۆمیش ڤیتامینم زۆر کەمە ئەوجا منیش گۆشتی هیچ ناخۆم هیچ تەئسیر لەم نەکا نازانم منیش وەکو کوڕەکەم زۆر ژانەسەر ئەگرم ژانەسەرێکی زۆر بەهێز ئەگرم ئەوجا دەڵێن لەوانەیە ژانەسەرێکی بۆ کوڕەکەت بگەڕێتەوە لەبەرەوە ئایا تەئسیری چییە ئەوە کوڕەکەم زیاتر ژانەسەری مە یەک لە ئەگریتن زۆر بەهێز دەبین کاتێک ئەگرین چاومان دەبستینەوە هەز دەکەن جێگامان تاریک بیتن بەڵێ تۆ هیچ جۆرە گۆشتێک ناخۆی؟ نه هەر هیچ ناخۆم لە ناخواردنەوەش ناخۆم لە هیچ شتێک بەڵێ لانەخان وەڵام ئەدرێتەوە سپاس بە پەیوەندەکەت بۆ داکی ئانیا کاک دکتۆر باسی لێ کرد کە مایدەی ئێشێت ئەگەر ڕەنمایە شتێکێت ما بێت خۆی مەسەلەکە وەڵێ لە 2013ەوە مادام لە 2013ەوە وایە ئێستا تقریبا 7 ساڵی بەسرا ڕۆشتووە زۆرە ئەبێ نازوورێکی تازە بکاتەوە بەنسبەت ئێمە وەکو نەشتەرگەری هەر سوودجگەرکەیەک یەکێت ئەڵێ مەسەلە وەڵجارە بێ بزانین کە کوێ ئێشێ چکە من نابێ احتیمالکەینە سەرین کە بڵێ من مەعیدەمە ئێشێت یانە شتا بێ بزانین چۆنە ئازارەکەی چۆن نییە کەیە چەندێکە خایانێ ئەو شتانە بەڵام کە مەسەلەن ئیزبات بوو بۆمان کە مشکلەیەکی هەیە لە مەعیدە ئەبێ پێش ئەوەی هیچ دەرمانێ بخوا نەخۆش هیچ هینێکی بۆ بکرێت ئەبێ نازور بکە نازور وەکو خەریتە وایە بۆ ئێمە کە نازوری مەعیدەی کرد ئەو کاتە دوای ئەوە نەتیجەکەی چی دەرچوو بەپێی ئەوە ئەبێت دەرمان و شت بخوا لەبەرەوە بێ ئێستا چونکە نازورەکە 2013 کردوێتی ئینجاڵی مشکلێشی هەبووە معنایەوەیە لەوانەیە هەڵی هەبێتەوە لی لەوانەیە قورحی هەبێ لەوانەیە التیهابێکی هەبێ لەوانەیە مشکلێکتری هەبێ لەبەرەوە بێسە نازوریکی تازە بکاتەوە هی مەعیدە اینجا بەپێی ئەوە بە نەتیجەی نازورەکە اینجا ئەبێت دەرمان بخوا بەس ئەوە نابێ ئێستا ئاگای لە خۆی بێ مادام ئازاروشتی هەیە ئەتوانێ مەسەرەن خۆی لە خواردنی چاوری و سوێر و ترش و زۆر گەرم و ئەم شتانە خۆی دوورخاتەوە ئەتوانێ ئاو زۆر بخوا ڕۆژی لە 3 لتر هەموو کەسێک نەبوو ئەویش لە 3 لتر نابێ ئاو کەمتر بخواتەوە سەوزە و شتە بێ زۆر بخوات ئەبێ ئاگای تۆزێ لە خواردن و شت بێت لەبەرەوەی ئەم ئازار و شتەی تۆزێ نەمێنێت اینجا بێ بە زووترین کات لە هەر شوێنێکا بێ یان لە هەر فرسەتێکا بێ ئەبێ نازوورێکی مەعیدە بکات اینجا دوای ئەواتوانین جوابی بینەوە بڵین چی هەیە و چی نییە ڕاستە کاکتۆر بۆ لانەخان کە خۆی مناڵەکەی باسی لێ کرد کە کێشەی خواردنیان هەیە وە ڤیتامینی کەمە خۆی بۆ مناڵەکەی زیاتر پەیوەندی بە پسپۆری مناڵانەوە هەیە بەس بۆ خۆی کاڵێ سەرێشەم هەیە و سێرێشە لەو تەمەنەیە لەوانەیە سێرێشی شەقیقە بێت چونکە ئافرەتە لەوانەیە سێرێشەکە لەوانەیە بۆی زەختی بەرز بێ لەوانەیە فقراتی ملی هەبێ هۆکار زۆر بۆ سەرێشە بەڵام بەوەی کە باسی کەکەوتی ئێمە من و مناڵەکەش بەی شێوێ گۆشت ناخۆین ئەوە مەترسی ئەوەی هەیە کە تووشی نەقسی ڤیتامین بێ وەکو خۆی باسی کرد بە تایبەتی ڤیتامین B12 لەگەڵ نەقسی ئاسن ئەم دوو هۆکارە ئەمنە هۆی ئەوەی کە کەسەکە تووشی سەرێشە بێ بە حکمیەوەی کە ئەبێتە هۆی کەم خوێنی کەمی ڤیتامین B12 بێتەوەی کەم خوێنی کەمی ئاسن بە هەمان شێوە بێتەوەی کەم خوێنی
بۆیەوە ئەمەژگاری من ئەوەیە کە ئەم ئەبێ هەموو جۆرە خواردنێک بخوا بە تایبەتی گۆشتی مریشی گۆشتی ماسی گۆشتی حیوان و بێ پشکنینی خوێن بکات چونکە لەوانەیە کەم خوێن بێت سەرێشە و بێتاقەتی شتێک لەوانەیە کەم خوێنی بێ بۆیە زۆر گرنگە پشکنینی خوێن بکە بۆ کەم خوێنی بۆ نەقسی ڤیتامینی B12 و نەقسی ئاستەکە. کاک دکتۆر ئەو کەسانی کە یەک گورچیلیان هەیە تا چەند ئەبێ ئەوان یاخود مترسی توشبوونیان بە ڤایرۆسەکان بە شێوەیەکی گشتی زیاترە؟ خۆی ئینسان نەک بە گورچیلەیەک بە نیو گورچیلەش ئەتوانێ بژی بە حکمی ئەوەی کە تۆ بۆ نمونە کەسێک خۆی گورچیلێ سستە خوشکێکی برایەکی گورچیلێکی خۆی ئەداتێ ئەو کەسێک کە یەک گورچیلێ ماوەتەوە بە هەمان شێ بە شێوازێکی سروشتی ئەژی هیچ کێشێکی بۆ دروست نابێ. خۆی جاری واشەیە کەسەکان سۆنەر ئەکا بۆ شتێکی تر دەرەکەوێت کە لە زگماکیەوە یەک گورچیلێ هەیە تا ئێستاش هیچ هەستی بە ناڕەحەتی گورچیلێ نەکردووە نە گورچیلێ سست بووە نە ئازاری گورچیلێ هەبووە بۆیە ئینسان بە یەک گورچیلە ئەژی هیچ کێشەیەکی نییە. دکتۆر هەنێک کەسێ یعنی نەک وەکو بڕی نەشتەرگەری کرد برای خۆت بەخشی بێ بەیەکێکیکە هەیە لە زگماکیەوە یعنی زگماکی شوێ گورچیلێ بێ کێشەی نییە ئەو کەسانە بەوە حساب ناکرن کە بەرگری لەشیان لاوازە بۆ کەسانە حساب ناکرد کە نەخۆشی درێژخانیان هەیە نەخێر ئەمانە نەخۆشی درێژخانیان نییە بەڵام ئەگەر بەهۆی نەخۆشیەوە گورچیلەکەی لابرابێت یان ئەگەر گورچیلەی سست بێ لەو کاتیا بۆ حسابەکە کە نەخۆشی درێژخانیان هەیە و بەرگری لەشیان دابەزێ و مەترسی توشببوونیان بە ڤایرۆس و بە هەموو بەکتریاکان زیاتر بێت. دەستەکان خۆش دکتۆر هێژە پێم خۆشە باس لە بەردی زراو بکەین. تا چەند ئەم بەردی زراو زۆر بڵاوە لێرە لە کوردستان و ئەوە نەشی کە ئاماژەی پێکرێکە خانمان زیاتر تووشی نەخۆشی بەردی زراوە بن و چارەسەرەکانی چۆنە لە چ کاتێکا پێویست بە نەشتەرگەریە بکات. خۆی بەردی زراو هەموو ناتوانین بڵێن هەموو کەسێک هەیەی مەسەلەن نسبەتێک هەیە لە پۆپیلەشنی بیڵێن یانی لە خەڵک هەیەی زۆر نییە بەڵام کەی پێویستەکە ئەمەلیاتی بکەین ئەگەر ئەو نەخۆشە بەرکەو مەسەلەن سۆنەرێکی کرد یان لە بەر شتێکی تر فەحسێکی کرد دەرکەوت بەردی زراوی هەیە و هیچ ئازاری نەبوو بە هیچ جۆرە پێویست ناکە ئەمەلیاتکرێ هیچ پێویستیشی پێ نییە بەوەی کە ئەمەلیات کا و هیچ پێویستیشی بەوەی نییە چونکە زۆر کەس هەیە تاوەکو ئەمرێت بەردی زراوی هەیە هیچ مشکلێشی نەبووە بەڵام کە دەستی کرد بە ئازارێکی زۆر وای لێکرد ئازارەکە تحمل ناکە ئەو ئازارە ناڵێم کە جار بەجار پێچێکی بەسیتی پیاەت دوای چاکە بێتەوە هیچ مشکلە نییە هیچ هەر نەپێویستەکە هیچ مشکلەیە بێک مەسەلەن سۆنێرێکەکە مەسەڵ لێ بەردی زراوە هەیە قەی ناکە نە ئیلتیهابی هەیە نە مشکلێکی هەیە ئەتوانێت لە بیری خۆی بێت چارەسەری ژوار دەنگرێت بە دەرمان هیچ نە چارەسەریە بەس مەسەلەن دەرزیەکی ئازاری مەئین بڵێن حەبێکی بەسیت یان شتێک ئەگەر ئازارەکەی زۆر بەڵام ئازارەکەی کە زۆر بوو وای کرد لە نەخۆشەکە بچێ بۆ خەستەخانە بە دەرزی ئازار شکا اینجا لەو حاڵەتە ئەتوانین بڵین ئەمە اینجا کە فەحسوشتی بۆ کرا و دەرکەوت کە بەردی زراوی هەیە اینجا لەو کاتەیە ئەتوانی قەراری ئەوە بێ بڵێ ئەمە پێویستی بە عەملیاتە بەس ئەوە لە حاڵەتێکا کە بتوانی هەم مەشاکلەکانی تر جاکەیتەوە مەسەلەن هی مەسەلەن لە حاڵەتێکا کە زۆر لە ساسە متاکید نەبووی ئەمە هی زراوە ئەبێ بچین نازوری مەعیدەی بۆ بکرێ بزانین نازوری مەعیدە بزانین مەعیدەی مشکلەی هەیە ئەبێ فەحسوشتی تری بۆ بکرێ وەکو سیتی سکان و سۆنەر و فەحسی خوێن و ئەو شتانە بزانین مەشاکلی تری ئازارەکەی چاکرێتەوە بە پشکنین بە جوانی و بە ڕێکوپێکی هەموو شتێک لابرە هیچ مەشاکلێکی تری نەبوو ئەو ئینسانە دەرکەوت ئەڵێن کاکی گیان ئەم مشکلەی بەس لە بەردی زراوە لەو حاڵەتەیە اینجا قەرار ئەدرێت کە ئەمەلیاتی بۆ بکرێت یان مەسەلەن کە فەحسەکەی بۆ ئەکرێت سیرەکەی ئازارێکی زۆری هەیە ناڕوات ئازارەکەی تای هەیە ئەو نەخۆشە مەشاکلی تری هەیە ئەیبەن بۆ خەسخانە فەحسیەکان سیرەکەن زراوەکەی ئیلتیهابی کردووە مەشاکلی ناوەتەوە و بەردی هەیە یان بە هەر مشکلێکی ترەوە هەبێت لەو حاڵەتەیە ئەبێ بزانن کە بۆری زراو هیچ مەشاکلی تێچووکە بێ فەحسی خوێنیشی بووەکرێت طبعاً هەر احتیمال ناکرێتە سەر سۆنەر یان بەسەر فەحسەکانی تر بڵێن بەردی هەیە بێ فەحسی جگەری بووە بکرێ فەحسی خوێنەکانی بڵێن ئینزایمەکانی جگەر و ئیلتیهابات و شت کە دەرکەوت ئەمە هیچ مشکلەیەکی هەیە ئیلتیهابی هەیە یان ئەم ئازارە بەس ئازارەکە هی بەردی زراوە لەو حاڵەتە قەرارەدەی ئەتوانێت ئەمەلیاتی زراوکە زراوی بۆ لابن ئینسانیش بە بێ زراو ڕێک و پێک ئەژی هیچ مشکلەی نابێت چکە بازەکە سێواتە سەورەکە کە زراوی ئینە لابرێت تووشی مشکلا بێ بەڵام ئەگەر هیچ مشکلەی نەبوو بەردی زراویشی هەبوو
هیچ ئازاری نەبوو جار بەجار پێچێکی بەسیتی پێات ئەوە بێ فەحسی تری بۆ بکرێت لەبەرە مەشاکلی تری هەیە هیچ علاقەی بە بەردەکەوە نییە و هیچ پێویستیش بە عملیات ناکە. دەستەکانە خۆش ئابێت ئاگاداری خۆراک گشتیان بن ئاگاداری خۆراک بن مەسەلەن وەکووتمان قەیناکە کە چەوری مەسەلەن چەند دەرکەوتوێنە بەڵام چەوری زیاد لە حەدی شەر خراپە ڕۆنوشت و ئەبێ ئاگان لە چەوری بێ ئەبێ ئاگان لە کێشی خۆیان بێ کێشی زۆریش هینەکە بازە دەرمانێکیش هەیە ئیشی کاکە دکتۆرەکانی باتنیە ئەوان زیاتر ئەزانن لە من ئەوانیش نەمەشاکلی بەردووشت دروستەکات یان بازە حاڵاتێکی تر ئەوانە گیان وانای نەمۆزوعێکی بەسەوەی ئەترێبێ ئاگان لە خۆیان بێ قەڵەوی خراپە زیاد لە حەد چەوری خراپە ئەو شتانە بێ ئاگایان لێبێ. دەستەکانتان خۆش زۆر سپاس بۆ تۆ دکتۆر هێژە دکتۆر داهاتمان دوومان کردە زۆر سپاس بەڵە بینەرانی خۆشەویست پرۆگرامی ئەمڕۆشتان پێشکەش کرا هیوادارم تای پرۆگرامەکە سوودی بێوە گەیان دەبێت بە هیوای تەندروستێکی باش بۆ گشتلاکتان خواتان لەگەڵ.